فەیلسوف و پارێزەری سەردەمی ئیمپراتۆریەتی ڕۆما مارکۆس تۆلۆ سێسێرۆ زیاد لە 2000 ساڵ لەمەوبەر نووسیوێتی ماڵێک پەرتووکی تیادا نەبێت وەک ئەو جەستەیە وایە کە ڕۆحی تیادا نییە. شاد دەبینەوە بە دیداری ئێوەی خۆشەویست لە واشنتنەوە سڵاوی زایاڵەیی داهێنانتان لێبێت. نیتشەی فەیلسوف دەڵێت ئەوەی نامانکوژێت دوجار بەهێزمان دەکات. خاوەنی دەیان دیوانە هەڵبەست و ڕۆمانی وەرجێڕاوە لە زمانە زیندوەکانی جیهانەوە، لە سویدی، لە عەرەبیەوە، لە فارسیەوە بۆ سەر زمانی شیرینی کوردی. خاوەنی دنیابینی و ڕوانین و شێوازی جیاواز و لێوڕێژی خۆیەتی لە گوڵەکانی ئیسماعیلەوە تا لێرە و لەوێ باران دوورا و دوور هەتاو. ڕێباز مەجید بۆ زایاڵە سەردانی دلاوەر قەرەداخی کرد و گوڵبژێرێک لە جوانی و خەم و تراویلکەی حەسرەتەکانی دلاوەری بۆ ڕەوانە کردی. تۆ نانەبڕیم بەڵام بیرە چوو من تەنها بە نان ناژیم، بەڵکو بە هەوایش تۆ هەوات لێگرتمەوە بەڵام نەتزانی، من تەنها بە هەوا هەناسە نادەم بەڵکو بە هەتاویش. تۆ هەوڵت دا هەتاوم لێ بدزی بەڵام خەیاڵ بۆەوە نەچوو، من تەنها هەر بە هەتاو نانووسم بەڵکو بە بارانیش. تۆ ئاگرێ لێ شاردمەوە بەڵام نەتزانی، من تەنها بە ئاگرگەرم نابمەوە بەڵکو بە زریانیش. دەبێ شاعیر بزانێکە خۆی تەنیایە لەو ڕێگەیەدا، خۆی و ئەو چرایی کە پێیەتی لە دارستانی تاریکی کۆمەڵ و سیاسەت و ناحەقی و هەموو ئەو کێشانی کە لە کۆمەڵگەیەدا هەن دەبێت بڕۆی بە خۆی هەبێ، دەبێت وا بکا کە مانا لەو هەموو بێمانایی هەڵگۆزێت، دەبێ هەوڵ بدا کە ئەو تەڵە دەزۆ بدۆزێتەوە کە جوزء بە کۆوە گرێدا، کە ڕوانینی تێپەڕ بەو ڕوانینە نەمرە ئەبەدیەوە گرێدا. شعر دەگاتە سنوورێکی تر، دەبێ بە گەمەیەکی کراوە بەسەر هەزاران ئەگەرانی مانای شعری تازە و شعری نوێ هەر لەوا کۆ نابێتە کتۆبی بە فۆرمێکی تر بنووسیت، بەڵکو وعیکی تری دەوێت، دەرگای تری دەوێت، کرانەوەی زۆری دەوێت. بەڕاستی ئەمەیە کە وا دەکات وەکو یاریەک بتوانی تا ناکۆتا بیکیت، ینی تا ناکۆتا گۆڕانکاری تیا بکەیت، تا ناکۆتا بەرەو پێشی بێت. دوایین کارم کە شیعرە چاپ کراوە، هیوادارم لە ماوەیە بڵاو بێتەوە لە چەند یەک دوو هەفتەی داهاتوودا. خۆشبەختانە ئەم کتێبە مامۆستا عەبدوڵڵا تایر بەرزنجی پێشەکێشی بۆ نووسیوە کە بەڕاستی لە ژیانی ئەدەبی خۆما من یەکێکە لە شانازیەکانم کە ڕەخنەگرێکی ئاوها مەڕموق لەسەر کاری من بنووسێت، لەسەر ئەو ئەزموونەی کە من هەمە لە بواری شیعرا بنووسێت. جگەلەوەی پەیوێکی خات و ماریتیایە مامۆسای زانکۆی ئەمریکی بە هەردوو زمانی کوردی و ئینگلیزی، ئەمەش بۆ خۆی شانازیەکی ترە بەڕاستی بۆ من. لە هەموو ئەزمەیەکە کاکێ ڕێباز من ئەگەڕێمەوە لای شێعر، ئەنی لە هەموو نزیکبوونەوەی کارە ساتێکە، لە هەموو خەتەرێکە
شعر تقريبا پەناگە ینی دەگەڕێمەوە بۆ خوێندنەوەی شعر ئەدەبیاتی شعر کولتوری شعر لە دنیاە ئیتر ناوەکانەمەندە زۆرن بەڕاستی هەر تەواو نابێ ئەو ناوە گەورانی شعر ئەدەب ینی بە تەنیا شعریش سێرە لای من ینی گۆران بۆ نمونە لای خۆمان مەولەوی نالی وەرە بۆ عەرەب سەیاب ئەدۆنیس درێژە بێتەوە بۆ شامل و بۆ ئەراگۆن بۆ لۆرکا بتر ئەخماتۆڤا لەگەڵی شایتر هەوڵی تەرجەمەکردنی هەندێک لەو تێکستانادەم وای لە هەر ئێستا تقریبا کتێبێک دەرچووەیان چ ڕۆمان شعر وەرجێ ڕۆحی خۆی بدەمێنێتە ناو ئەو کتێبەوە وەکو کاری خۆی سەیریکە وەکو وەزیفە و ئەرکو کاری تێپەڕ ڕاستیشی لەگەڵانەکات بەداخەوە لە وەرژێڕی لە کتێبخانەی ئێمە یایتر وەکو زۆر شتیکە کە تێکەڵ پێکەڵەوەیە پرۆسی وەرجێڕانیش ئەو تێکەڵ پێکەڵی بەخۆ بینیوە بەڵام بەڕێی من هەر باشە ینی ئەمە ڕەنگە چەند ساڵێکیکە جۆرێ لە منافەسە و لە بڵین پێش بڕچێ بەدیبێنێت وەکو کتێبخانەی فارس بۆ نمونە ڕۆمانێک سێ وەرجێڕانی هەبێت خوێندەر و کاتا زانێ کامۆرجێڕانەیان جێگەی متمانەترەدا لە دوانەکەی تر ویستی باڵی فڕینم بکەی بەڵام تۆ تێناگەی خۆ من تەنها هەر بە باڵ نافڕم بەڵکو بە خەیاڵیش تۆوە نازانی کە شتێکم لێسەنی هی تازە دروستەکەم کە هەوا و ئاگر و ئاوم لێ بڕی لەوێ لە ماڵەوە هەوا و ئاگر و ئاوی نوێترم هەن تۆ لەوە تێناگەی لەوێ لای خۆم دەرزی هەڵدەی ناکەوێتە سەر ئەرس لەبەر تەڵاشە هەور و وردە ئاسمان لە تەخەون. فەیلسوف و هەڵبەسوانی ئەمریکایی ڕالف والدۆ ئیمەرسن دەڵێت بۆ هەر خولەکێک کە تووڕە دەبیت 6 چرکە خۆشەویستی لەدەست دەدەیت. هەرچەند ئەم ڤایرۆسە تەواوی ژیانی شارستانی تەنیوە بەڵام هێشتا هاوڵاتیانی فەڕەنسا چینووی پەرتووک و ڕۆمانە جوانەکانی دنیان هێشتا مناڵەکان کتێب کۆیان دەکاتەوە. کتێبفرۆشەکانی ناوگەڕەکەکانی فەڕەنسا تەنانەت پاش هاتنی تەلەڤیزیۆن و بازارکردنی ئۆنلاین و کتێبی ئەلکترۆنی هێشتا خۆیان زیند و ڕاگرتووە. بەڵام دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و داخستنی بازارەکان بۆ ماوەی 8 هەفتە هەندێک لە بازارەکان ڕوبەڕووی مەترسی داخستن بوونەتەوە بەهۆی قەیرانی داراییەوە. کتێبفرۆشەکانی ئەم وڵاتە ئەم دوایانە بۆ یەکەم جار لە دوای هەفتەی مانگی سێهەمەوە کە بازارەکان هەمووی داخرابوون توانیان دوکانەکانیان دووبارە بکەنەوە. لێرە لە کتێبفرۆشی ICI کە دەکەوێتە ناوچەی دووهەمی پاریسەوە بەکارهێنانی دەمامک کارێکی زۆرە ملێیە و دەبێت خەڵک بەکاری بێنن. پاکەرەوەکانی دەستیش بە خۆڕایی لە بازاردا یارمەتی دەرە بۆ ئەوەی کڕیارەکان بە ئارامی و چێژێکی زۆرترەوە بە دوای شتەکانی خۆیاندا بگەڕێن. لە ئێستادا کێشەکە ئەوەیە کە ئێمە نەتوانین بزنس بکەین بۆ دابینکردنی خەرجیەکانمان. ئەمەش ئەشێ ڕوو بدات ئەگەر بارودۆخەکە لە ماوەیەکی کووردا ئاسایی نەبێتەوە و ماوەیەکی درێژتر بخایەنێت ئێمە دەبێت بۆ چەندین مانگ کارەکانمان بوەستێنین. ئەمەش گرنگە بوترێت کە هیچ یارمەتیەک بۆ دابینکردنی خەرجی و مەسرەفەکانمان نەدراوە. 12 کارمەندی کتێبفرۆشیەکە دوای ئەوەی بۆ ماوەیەکی کاتی موڵە درابوون لە ئیستادا گەڕاونەتەوە بۆ سەرکارەکەیان. خاوەن پیشەکانیش بۆ دابینکردنی مەسرەفە گشتیەکانیان داوای قەرزیان لە دەوڵەت کردووە. بازاڕە سەربەخۆکانی کتێب لە پاریس یەکێک لە دیمەنە تایبەتەکانی ئەم ناوچەیانەیە. بۆیە دەوڵەتیش ڕایگەیاندووە کە بەربەکەوتن و ئیفلاسی ئەم کتێبفرۆشیانە دەگرێت. خوێنەرە جدیەکانی ئەم شارە زیاتر بە دوای کەم کتێبدا دەگەڕێن لەم ڕۆژانەدا. بێگومان ڕۆمانی تاعونی ئالبێر کامۆ کە باز لە بڵاوبوونەوەی نەخۆشی تاعون دەکات لە شارێکدا یەکێک لەو کتێبانەیە کە خوێنەران زیاتر بە دوایدا دەگەڕێن بۆ خوێندنی لەم ڕۆژانەدا. یان زەنجیرە کتێبی کارتونی پاسکال برۆتێل کە باز لە پیاوێکی هۆگر بە وەرزشکردن دەکات. کتێبەکە بەهۆی گاڵتەجاڕی و شۆخیەکانیەوە لەوانەیە بژاردەیەکی دیکە بێت بۆ تۆزێک حەسانەوەی دەرونی لەم ڕۆژانەدا. نووسەری ئەمریکایی ویلیام پۆرکەی
دەڵێت سەما بکە وەک ئەوەی کەس لێت ناڕوانێت، خۆشەویستی بکە وەک ئەوەی هەرگیز شکست ناهێنیت، گۆرانی بڵێ وەک ئەوەی کەس ئاگای لێ نییە، بژی وەک ئەوەی لەم بەهەشتی سەرزەمینەدا بیت، بە کۆمەڵێک خەون و حەسرەتی گەورەوە جیتارەکەی ئەدا بەشانیدا و کۆش دەکات و دەڕژێتە نێو نەهامەتی و سەختیەکانی تاراوگەوە، بەڵام شەبەنگی خەونە دێرینەکەی دەگرێتەوە. موزیک ژەن و ئەکادمیست بڵند مەهدی میوانی زایڵەیە. بڵند ئەم کاتت باش. ئەم کاتت باش ئاسوودە. زۆر سپاس دەکەم. بڵند شتێکی زۆر جوانم بیرکەوتەوە، هەڵبەت لەسەر وەختی شەڕی ناوخۆدا لە هەرێمی کوردستان، لەسەر وەختی ئەو نەهامەتیە گەورەیە کە خەڵک سەرقاڵی برسێتی و نەهامەتی و شەڕ بوون، بەڵام تۆ سەرقاڵی دروستکردنی ستۆدیۆیەک بووی لە ماڵەکەی خۆتە. ڕاستە، ئەو کاتە ئیترەوە بوو کە یەکتریشمان ناسی و سەرنجمە تۆ خۆنراوەتە نووسی و تۆ خەریکی بەدواداچوون بوویت و خەریکی لێکۆڵینۆبی کە پێڵن ئەنترۆپۆلۆجیست، ئێمەش خەریکی میوزیک بووین. ئەنجا کاتێک بوو هەستم کرد زۆر زۆر گونجاو بوو سەر ڕای هەموو بارودۆخە تاریکەکان، بەڵام زۆر گونجاو بوو لەبەرەوەی پێش هەموو شتێن تەکنۆلۆژیا تازەیە نەبوو تاوەکو هەموو کەسێکەوەی سەرقال بوو. لە لایەکی ترەوە بارودۆخەکە ئەوەنە گونجاو بوو بۆەوەی کاتمان هەبێت لەو شتە داهێنرانانەیە بەکاری بێنین. ئیتر ئەگەر بیرە بێ چەند هۆنراوەیەکی تۆشمان تۆمار کرد، من میوزیک مەژەن تۆ خوێندەوە، چەند ڕۆژێکی خۆش بوو، چەند کاتێکی خۆش بوو کاتانە. بەڵێ بڵێ بڵند ماوەیەکی پێنەچوو تۆ گیتارەکەت دابەشانتدا و کۆچت کرد بەرە و خۆراوە. زۆرم پێخۆشە ئەو چیرۆکە خۆت بۆ مام گێڕیتەوە، ئەو گیتارەت چی بەسەر هات؟ دوای ئەو ماوە کەمە کە بەکارمانێنا بەیەکە و چەند شتێکمان تۆمار کرد و چەند ماوەی زۆر زۆر کەم بوو، ئیتر ئەوە بوو پێویستی کرد کە شوێن بەجێ بێڵم. ئیتر ئەو بوو گیتارەکەمە بەشانماوە ڕۆشتم لە ڕووداوێکە گیتارەکەم دیار نەما. ئیتر بێگومان بێتاقەت بووم، بەڵام هەر کۆڵم نەیە. ئیتر ئەو بوو جارێکتر لە شوێنە گیرسامە و ئیتر چیرۆکەکە بە کورتی بژێرمەوە. دوای ماوەیەکی زۆر زۆر کە گەیشتمە یۆنا، لەوێ کرێکاریم کرد، گیتارێکم کڕی، بە هەمان شێوە دەستم کردەوە بۆ گیتار ژەندن. ئیتر بەردەوام بووم بەرەو ئیتالیا و بەرەو فەرەنسا و دوایی کە لە فەرەنسا پێشەوەی بگەمە بەریتانیا لەوێ گیتارەکەم بەجێهێشت. گەیشتمە ئێرە بەریتانیا، ئیتر ماوەیەکی تر دەستم کردەوە بە ئیشکردن و گیتارێکی تازەم کردەوە. ئەمێ باسی ئەوم بۆ بکەی، گیتارەکەت بۆ جارێکتر بەجێهێش، وابزانم سەختی ڕۆشتنی تۆ بوو بەرەو فەرەنسا. گیتارەکەم لەبەرەوەی لەو ڕێی نەهامەتیە کە تۆ هیچ شتێکی یاسایی پێ نییە گەشتی پێ بکەیت و بڕۆیت و بە یاسایی ناتوانانی هاتوچۆ پێ. لەبەرەوە من باوەشم کرده بوو لەژێر لۆریەکە باوەشم کردو بە ئەکسلەکە توانم گیتارەکە ماڵگرم ئەبوایە بەجێم بێشتە. بەڵێ بڵند بەداخەوە، بەڵام گەشتی تا ئەوروپا و بە کۆمەڵی خەونی گەورەوە، بەڵام توانیت دەستگیری بە خەونەکانتەوە و لە بواری ئەکادیمیا ئێستاکە بەرەو دکتۆرا ڕۆی. زۆرمان پێخۆشە باسی ئەوان بۆ بکەی، وازت لە خەونەکەی خۆت نەهێنا و ئێستا هێندەت نەماوە دکتۆراکە تەواو بکەی. زۆر ڕاستە. ئیتر کە گەشتنێرە هەستم کرد هەموو شتێک ڕەخساوە، دەستم کرد بە خوێندن. خۆشبەختانە ئێستا لە پلەی کۆتاییام، ئیترەوە ماوەکە نووسینەکەم پێشکەشکەم و تر بە هیوان بەم زوانە توێکێبی لەو کەسانەیە کە بە زووترین کات ئاگادار دەکەمەوە. زۆر سپاس دەکەم. بەڵند
هەڵبەت پێمان خۆشە باسی ئەومان بۆ بکەی دکتۆراکەت نامەی دکتۆراکەت لەسەر چییە؟ توانم بە کورتی پێوە بڵێم حەز ناکەم زۆر لەسەری بدەم حەزەکەم ئەو کاتە لەسەری بدەم کە تەواویەکەم چونکە خۆتە زانی لە کاتی نووسی ناشتەکان هەمیشە گەڵاڵە ئاکەی زانیاری بۆکەیتەوە جایی وە هێشتەکان زۆری لێلا ئەبەم زۆری زۆرتری لە بەڵام بەگشتی نووسینەکە لەسەر میوزیک و میدیا و شناس چۆن کاریان لێک کردووە و لە پێکهێنانی شناسە بە تایبەتی کاریگەریەکانی چۆن ئەم شتانی لە پشتەوەی میوزیکەوە بەکارێت بۆی موزیک بەکاردێنێ بۆی شناسێک پێک بێنێ چونکە میوزیک هێندە گرنگە لە مێژووی مرۆڤایەتیە لە پێش ئاینەوە هەبووە دەنگ لە پێش هەموو زمان بە تایبەتی لە پێش زمانیشەوە هەبووە کە دەنگ بەکار هاتووە ئێستا کە بەردەوام دەنگ بەکارێت بە شێوازێکی تر بەکارێت لە ڕووی ئاینەکان بە شێوازێکی تر میوزیک بەکارێنن لایەنە سیاسەکان و دەسەڵاتە گەورەکان و دەستگا گەورەکانیش میوزیک بە شێوازێکی تر بەکارێن و دەنگ بە شێوازێکی تر بەکارێن لەبەرەوە بایەخێکی زۆر ئاڵۆزی هەیە بۆیە بە زیرەکانە بەکارێت و شناسیش پێکە هێنێت جاری وا هەیە کاریگەری ئەرێنی هەیە و کاریگەری نەرێنی هەیە لەسەر خۆی تر من لەو بابەتانێ زۆر بەختەوەرە بین نامەی دکتۆراکە تەواوکەی بەسەرکەوت و بڵندیان زۆر سپاس بۆ کاتی پێت بەخشین بڵند هەر بژین سپاس ئاسۆجان زۆر سپاس دەکەم هەر بژین زیاد لە 9 ساڵە سووریا بۆتە وڵاتی مەرگ و کارەسات و نەهامەتیەکان بەڵام ئەو سەرزەمینە نیشتیمانی مۆسیقا و سەما و فەرهەنگە جیاوازەکانیشە خانمێکی سەماکار لە ڕێی ئۆنلاینەوە وانەی سەما بە فێرخوازەکانی دەڵێتەوە سالسا سەمایەکە و دوو کەس پێک ڤەدەکەن لێ بەڵاوبوونە ڤایرۆسا کۆرۆنا لە سووریێ ئەفیەکە گوهارتیە ئالین سروۆچی ڕاهێنەرە سەمایە سالسایە لە دیمەشقێ لەژبەر بەڵاوبوونە ڤایرۆسا کۆرۆنا ئەو نەچار بووە و ستودیۆ خۆ تایبەت یا سەمایە بگریتن و ئەvê ئەو نە ئارام کریە لەماژ بوو قەرەبووکردنەوان زیانێ vê کەفتین و کە ئەوانên سەمایە سەرتورên civakî pêşkêşt نحن وصلنا لليفل بري في خيرانه ام لاستكي بيرز بون ام لخوندنگه دبلنترن استه دابون لي مخابن ام هاتنه خواره هر وكي ميج صفر دسپیکریه لي ام پکولا دکن کو لسر انترنت وانا پیشکش بکن داکو هر دبردوام بن اوه ماوی دو حیوان اوانین سمای و آموشگاریان تومار دکد و ویدیوان لسرتورین جواکیش بو خویندکارن خوب به برانبر پیشکش دکد. سارا فروشنان اگج خویندکارن آلینه دبیجید. اوریکا پیشکش کرنا وانان سرتورین جواکی یا بزحمته و هسته سما کرنه دیگل کساکی دی نمایه و اویج شاننوین سمای کمتر کرینه. اگر ام نچار نبونا منه دخست لسر انترنتی وانا ورگرن. جبرویه که ام لسر واتساپ دبیجن مدوید بردوان بن. مدوید و گرینه و به تایبت دانسا سالسا دوید تو گل کسی کی بکی. مروف نکاره بتنه بکی و کس گل وروینه. لدیگل هنده آلین هر پشتوانیا خوینده کارن خو گریا دمه بتنه جی لسر شیانن خود بردوان بن. لوی دماهیه و خوینده کارن و چند ویدیوین فیربونا سمایه لسر تورن جواکی و فیسبوکی بلاف کرینه. راسته که هر اگل مالن خواه او بتنه سمایت کرد لیخر و بونا وان سر تورن جواکی جحجه کرنا سمایه سالسایه. نووسەر و ڕۆمانوس ئێلبەر کامۆ دەڵێت لە پێشمەوە مەڕۆ ڕەنگە دوات نەکەوم لە پشتمەوە مەڕۆ ڕێبەرایەتی تۆ ناکەم تەنها لە تەنیشتمەوە بڕۆ ببە بە هاوڕێم.
بیرمەند و فەیلسوف جۆرج برناشۆ دەڵێت ژیان ئەوە نییە خۆت بدۆزیتەوە تایدا، بەڵکو ژیان ئەوەیە خۆت دروست بکەیت. ناوچەی هەڵەبجە تەنها خاوەنی کەژوکیە و سەوزایی و جوانی و شارستانێتێکی دێرین نییە، بەڵکو خاوەنی چەندین بەرهەمی خۆماڵیشە. چەندین ساڵە ئەم بەرهەمە خۆماڵی سروشتیە بە پێی پێویست وەک کارداری و بەرهەمێکی نیشتیمانی سوودی لێوەرنەگیراوە. ئەو ڕۆکە بنێشتە تاڵ بۆتە کارداری لە گەشەکردندایە. دوای بەستنی کۆچەڵەکان لە داربەنەکان و تونکردنیان، ئیدی بنێشتێکی تاڵی خاو لە گردنی داربەنەکانەوە دێتە ناو کۆچەڵە. لەوێشەوە لە نێوان مانگەکانی 8 و 9 کۆ دەکرێتەوە و دەهێنرێتەوە شار. بەشێکی بنێشتی کوردی لێ دروست دەکرێت و بەشێکی بەتاڵی ئاوەکەی دەفرۆشرێت. ئێرە کارگەیەکی بەرهەمهێنانی بنێشتی کوردیە لە هەڵەبجە. بۆچی حساسە مەسەر قۆناغی کوڵاندن، یعنی کوڵاندنەکە بنێشت یعنی تایبەتمەندێکی خۆی هەیە، وەکو شتەکانی کە وەکو ڕووبەهەنار و دۆشاوی سرکە ئەوانە نییە، یعنی تەبیعەتێکی هەیە. ئەو بنێشتە جیاوازی هەیە لەگەڵ ئەوانەی کە تۆ چی بەکاربێنی، چۆن ئاگرەکە بەکاربێنی، چۆن منجەڵێک بەکاربێنی، لە چ کاتێکا بڕیار بدێ. ئیتر من دوای ئەوەی خۆم هیوایەت و عاشقی ئەم ئیشە بووم، لەگەڵ یا بووم، ینی بنێشتم کردووە ئەمانە و جارجاریش ئەم کوڵان ئیتر بیریەوەم کردو چۆن ئەم بنێشتە بخەینە بازار. ئەڵێ کاکە 100 کیلۆمان بۆ بکەنە 1000 دیناری، یان 100 کیلۆمان بۆ بکەنە 250 دیناری. ئەتوانم بڵێم ئێستا لەم مەرحەلەی ئێستا ئێمە نزیکەی مانگی 500 کیلۆ ئەتوانین بخەینە بازار بە شێوەی 250 دیناری و 1000 دیناری و بەو شێوازانە کە ئەوان خواستیان چۆن بێ ئێمە ئاوا بۆیان دروستەکەی. بنێشتەکە بە چەند قۆناغێکدا تێپەڕ دەبێت تا دەگاتە بازار، هەر لە کوڵاندن و خاوکردنەوە و بڕینەوە تا دەگاتە دەستی کڕیارەکان. ئێرە پاشەوەی بنێشتەکەمان کە کوڵاند و ئامادە بوو هێنامان ئێرە ئێمە کێشەیەکمان هەیە لە بنێشتە بە زستانە ڕقە بێ، ناتوانین ڕاستەخۆ بیبڕین، پێویستی بە ئاوی گەرمە. ئەوەیەک لە ناو ئاوەکە بێ تا کەمێک شل لەبێتەوە، کە کەمێک شل بوو پێویستە پارچە پارچەی بچووکیکەی پاشانەی کێشین، باش کێشانەکەیش ئەیخیتەوە دیسانەوە ئاوی سارد، چونکە بنێشتە ئەگەر نەیخیتەوە ئاوی سارد ئەلکێتەوە بەیەکە. لێرە خانمان زیاتر ڕۆڵ دەبینن لە ئامادەکردنی بنێشتەکەدا، وە خۆیان دەڵێن ڕۆژانە بڕی پێویست بنێش دەنێرنەت بازاڕەوە. دوای ئەوەی کە کاکسەلاح بنێشتەکەی هێنا بێدار هەڵسێ بە پارچە پارچەکردنی، ئێمە ژێرەیکەنە ناو زەرف و گرێ ئەدەین کە گرێماندات دوایکە بە ژمارە ئەیژمێرین و ئەیکەنە ناو قوتوەکان و حەزریەکەین بۆ ئەو بەڕێزەیەت ئەیبات. لە پارێزگای هەڵەبجە بۆی سەختی تۆبۆگرافیای ناوچەکەەوە بوونی داربەنێکی زۆر، ساڵانە بڕێکی زۆر بنێشت بەرهەم دەهێنرێت، بە تایبەتتر لە ناوچەی بۆین کە ناوبانگێکی دیاری هەیە لەم بەرهەمەدا، ناوچەیەکی سنووری نێوان هەرێم و ئێرانە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. سەرباری داخستنی زوربەی هەرە زۆری مۆزەخانە هونەری و شارستانەکان کە پێشتر لە هەموو جیهانەوە پێشوازیان لە خەڵک دەکرد، بەڵام مۆزەخانەکانی بەلجیکا بەڕووی میوانەکاندا کراونەتەوە. ئەم حوتووە موزەی بروکسل بۆ زانستەکانی سروشتی کرانەوە و خەڵک بە لە بەرچاوگرتنی بڕیارەکانی تەندروستی بۆ سەردان هاتنە ئەو موزەیە و خۆشحاڵیان دەربڕی کە لە دۆخێکی ئاساییدا ئەو سەردانە دەکەن. پێم وایە گرنگە چۆن لەگەڵ بڕیارەکانی سەبارەت بە کۆرۆنا هەڵسوکەوت دەکەین، چونکە کاتی زۆر تەرخان دەکەم بۆ ئەوەی لە بیرم بمێنن تا بە شێوەی پێویست ڕەفتار بکەین، بۆیە ئێمە ناتوانین هەروە لە ماڵ تەریک بمێنینەوە. بۆکردنەوەی ئەو موزانە حکوومەت پێشەنجی یارمەتیکردن بووە، بەڵام وەک بەڕێوەبەری کارەکانی ئەو موزەیە دەڵێت کردنەوەی ئەو موزانە مانای ئەوە نییە کە ئەوان دەگەڕێنەوە سەردۆخی ئاسایی کە پێشتر هەیان بووە. بەڵام تەنانەت بۆ ئێمەش کە بەشێکی حکوومەتی فیدرال یارمەتی کردووە هێشتاش ساڵێکی زۆر سەخت دەبێت نازانین دروست چەندە خەیانێت و کەی داهاتی ئاسایی بەدەست دێنینەوە. سەرۆکوەزیری بەلژیک سەردانی ناوەند بۆ هونەرە جوانەکانی کرد، دەڵێت ئەمەندەی بتوانن بە شێوەی جۆراوجۆر پشتیوانی بۆکردنەوەی ئەو موزانە نیشان دەدەن. بەهاتن بۆ ئێرە دەبێت ئەو پەڕی پشتیوانی لە کەرتی هونەری بکەین، نیشان بدەین کە ئەوان دووبارە ئاوەڵا دەبن و خەڵک دەتوانن بە سەلامەتی تەواو بگەڕێنەوە، هەروەها بە شێوەی بڕیار پشتیوانیان لێ بکەین.
بەڕێوەبەری هونەرە جوانەکان دەڵێت هەموو موزەکان ئاوەڵە نابن، بۆیە پێشنیار دەکات کە پشتیوانی نیشان بدرێت کە موزەکانی تریش کە بچووکترن ئەوانیش بکرێنەوە. لە نێوان زیاتر لە 100 مۆزەخانە لە بروکسل تەنها یەک لە دەی ئەوانە ئەکرێنەوە. ئەگەر هەڵە نەبن هەر بۆیە جیهانی فەرهەنگی دەبێت هاوسۆزی نیشان بدات، هەروەها ناوەندەکانیش دەبێت هاوسۆزی بۆ مەزەخانەی کۆشکی بۆزار هەروەها بۆ بچووکەکانیش نیشان بدەن. لێکۆڵینەوەیکی یونیسکۆ و ئەنجومەنی نێونەتەوەی مۆزەکان نیشان دەدەن کە 90% مۆزەکان لە جیهان ناچار بوون لەلانی کەم بەشێکی لە کاتی خۆیان دابخرێن کە کارتێکردنی لەسەر 85,000 مۆزە لە جیهاندا هەبوو. بەبێ مۆسیقا ژیان هەڵەیەکی گەورەیە. بیرمەند و فەیلسوف فریدریک نیتشە وا دەڵێت کرۆنا ڤیستیڤاڵ و هۆڵەکانی موزیک و گۆرانی و کۆنسێرتەکانیشی چۆڵ کرد. ئەم موزیک ژەنە بە ناچاری بڕیاری داوە دڵی دراوسەکانی خۆشکات و کۆمەکیش کۆبکاتەوە بۆ ڕێکخراوە فریاگوزاریەکان. ئێوارەی ئەم پشووی هەفتەیە بۆ ئادەم جێستەر و دراوسەکانی جیاواز بوو بە گۆرانی و میوزیک کاتەکەیان بەسەر برد. ماوەی 15 ساڵە چێستەر لەگەڵ تیپی مۆسیقای ڕاکستار گۆرانی و میوزیک دەژەنێت. چەندین نمایشی لەسەر سەکۆی ئاهەنگی میوزیک و گۆرانی ساز کردووە لە مادیسن سکوێر لە نیویۆرک و لە گرامی ساڵۆت لە ساڵی 2018 و بۆ ئێلتن جۆنیش. ئەو دەڵێت بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا ئیشم نەماوە. ئێستا میوزیک و گۆرانی ناڵێم بۆ سەنسێت مارکۆس و هەروەها بۆ هۆتێلی فۆرسیزریش. هاوکات گەشتەکەشمان دواخرا. ئیتر ئیستا من و هاوسەرەکەم چی ئەەکەین؟ دەستمان کرد بە ژەنینی میوزیک و گۆرانی لە ماڵەکەی خۆماندا. هەستمان کرد زۆر خۆشە. ئیتر بیتمان لەوە کردەوە لە پێناو دراوسەکانماندا کیوبۆردەکەم بگەوزمەوە بۆ ئێرە. بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا یانەکەی چێستەر داخراوە. ئاهەنگەکانیشی ڕاگیراون، بەڵام ئەو هەر لەسەر ئۆنلاین بەردەوام لە مۆسیقا و گۆرانیەکانی بەخش دەکرد. بەڵام ئەمە زۆر دڵی نەدایەوە، لە دەرئەنجامدا بڕیاریدا ئاهەنگ بۆ دراوسەکانی ساز بکات. بروسلی دەڵێت مێشکت خاڵی بکەرەوە، خۆت بە شقلێکەوە مەبەستەرەوە وەک ئاو. ئەگەر ئاو بکەیتە پەرداخێکەوە دەبێت بە پەرداخ، بیخەیتە ناو شوشەوە دەبێت بە شوشە، بیکەرە قۆریکی چاوە دەبێت بە قۆری چا. ئاو دەتوانێت هەڵقوڵێت یان بوەستێت، لەبەر ئەوە هاوڕێ ببە بە ئاو. تازایەڵێکی دیکە و جوانی و خەمێکی دیکەی جیهان ماڵەوە.